بە خاکسپاردنی بوشرا ئیسماعیلی تەمەن 37 ساڵانە کە بە وتەی کەسوکارەکەی بەهۆی جەڵدەی دڵەوە لە وڵاتی تورکیا گیانی لێدەستداوە. بوشرا ماوەی 5 ساڵە لە وڵاتی تورکیا دەمێنێتەوە، دەیویست لەو ڕێگەیەوە بچێتە ئەوروپا تا نەخۆشی کچەکەی چارەسەر بکات، بەڵام بەر لە گەشتنی و لە ڕێکەوتی سی 2023 گیانی لێدەستدا. دوای داواکاری کەسوکارەکەی لەسەر ئەرکی قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تەرمەکەی گەیەندرایە فڕۆکەخانەی سلێمانی و ڕادەستی کەسوکارەکەی کرایەوە. 4 ساڵە چوو بۆ تورکیا و بەهینی مناڵەکەی بچووە لێرە چارەسەری نەخۆشی نەبووی مناڵەکەی و نەخۆشی مناڵەکەی چووە. ئەوە کاری گیان لە دەزارەکەی نەخۆشیەکەی جەڵدەیەوە. جەڵدەی دڵیەوە؟ بەڵێ. بۆی جەڵدەی دڵەوە؟ بەڵێ خۆی بێهۆش بوو ئیتر هۆش خۆی نەهاتەوە کاتێک جەڵدەکە لێیە. مەمنوونی کاقوباتین و بەڕێز هاوکاری کردوین لێرەش و لەوێش و ئێمە مەمنونی و ماڵی ئاوا بێ کاقوبات کە هاوکاری کردوین و یارمەتی یاوی. دوای 3 ڕۆژ لای گیانە دەستدانی لە مزگەوتی شەهید مەریوان نوێژی مردووی لەسەر کراو لە گۆڕستانی قولەرەیسی دوور لە هاوسەر و دوو منداڵەکەی بە خاک سپێردرا. بەڵێ 2-3 ساڵ تەقریبەن ماونەتەوە لەوێ مناڵێکی نەخۆشیان نەبوو هەرکردایک بوو نەخۆش بوو هەوڵیان زۆر بابوو چارەسەریکەن پارێکی زۆریویش و عەمەلیاتەکانیش لێرە ناکران لەکەنە لەوازم لە ئەڵمانیا دوو وڵات چارەسەر هەبوو ئیتر ناتوانین بڕیاریان نابچن لە ڕێی تێگەدۆخەن لە تورکیا کە هینیان هەیە لەوێ لە کەمپوی نابن هەتاوەکو ڕەوانی ئەوەیەکردن ئەوە بووانیش 1-2 ساڵ و چاوەڕام و مقابلەکەیان هین بێت تەواو بێت لە نزیکی کۆتایی ئەوانەیە بوون نەگەیشتنەوەی کە هین بێت وەفاتی کرد. تا ئێستا هاوسەر و دوو منداڵەکەی لە وڵاتی تورکیان و نەگەڕاونەتەوە شاری سلێمانی و سوورن لەسەر ئەوەی بڕۆنە ئەوروپا و ئەو ڕێگەیە تەواو بکەن کە لەگەڵ بوشرادا گرتبوویانە بەر. بوشرا بۆ هیوایەوە دەژیاکە نەخۆشی کچە بچکۆلانەکەی چارەسەر ببێت و با تەندروستێکی باشەوە لە ئامێزی بگرێت، بەڵام نەیدەزانی مەرێک ڕێگە نادات و لێکیان دوور دەخاتەوە. بڕوا بادین کورسات نیوز سلێمانی.